بەناوی خوای گەورە سڵاوتان دەبێت بەڕێزان. عێراق لە بواری ئەزموونی کاری پەرلەمانی پێش هەرێمی کوردستان دەکەوێتەوە. سەرڕایبوونی نەتەوە و مەزهەبی جیاواز پەرلەمانی عێراق زۆر چالاکانە کاروبارەکانی خۆی لە بواری یاسادانان و چاودێری جێبەجێ دەکات کەچی لە هەرێمی کوردستان پەرلەمانێکی پەکراومان هەیە. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان، هەروەها لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر دکتۆر ئەمین فەرەج مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سەڵاحەدین، هەروەها لە بەغدادەوە نەوزەد ڕەسوڵ ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاگاتنان بەخێر بێ نەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەڕێزیش تاوڕێ لە سەرەوەی کە عێراق لە سەرتاگەرباز لە ئەزموونی کاری پەرلەمانیکەین پێش هەرێمی کوردستان کەوتۆتەوە. من تا ڕادەیەک هاوڕام لەو دیوەی کە من پێم وانە بەغدا لە ئێمە باشترە، من پێم وایە ئێمە لە بەغدا خراپترین. سیستەمی حکومڕانی لە عێراقشدا خراپە و شێوازی بەڕێوەبردنی وڵاتیش خراپە، هەموو تەزگاکانیش لە عێراقدا خراپن. بەڵام کە بەراوردیەکەین بۆ نمونە لەم راپۆرتی ئێوە کە بەراوردێکە لەگەڵ کوردستاندا لە هەموو ئەو پونتان لە هەموو خاڵانی کە بەراوردی کردووە ئەبینین عێراق چەند هەنگاوێک یا هەنگاوی زۆر لە پێشی هەرێمی کوردستانەوەی. ئەگەر لە تەنها لە یەک خاڵەوە سەیریکەین مۆزوعی پەرلەمانە کە ئەمڕۆ ینی ئەو قسە باسانەی گەرم کردێتەوە لە مۆزوعی چاودێری پەرلەمانیەوە. ئێمە لە کوردستانە سفرین. پەرلەمانی کوردستان لە ڕووی چاودێریکردنی ئەدای حکوومەتەوە و محاسبەکردن و لە ڕووی پرسیار و لێپرسینەوە بەتایبەت لێپرسینەوە کە ینی سەمیمی کاری پەرلەمانیە. پەرلەمانی کوردستان لە سف خاڵی سفرە. پەرلەمانی عێراق چەند بۆی دانیت کاتە لە سەروی پەرلەمانی کوردستان چەند خاڵێکی بۆ دانیت و ئەوش بینین چالاکە لەو بوارەوە. ڕاستە لەوانەیە بوترێ ئەمە محاسەسەی سیاسی و کێشەی سیاسی و ئەزمەی سیاسی تێکەوێت و تۆڵی سیاسی لەم قسەنە دەوترێت، بەڵام خۆتر هەموو پەرلەمانێک بە شێوازی دابشکردنی حزبی هەموو پەرلەمانێک ئاوایەوە حزبەکانیش بنە ئۆپۆسیۆن و بنە دەسڵات و کاری پەرلەمانی چاودێریکردنە بەدیا لەو قسانە لەو قسانی کە وتێت تۆڵی سیاسی و محاسەسی سیاسیەوەنە پەرلەمان وەزیفەیەکی ڕوونی هەیە کە چاودێریکردنە. ئەبینی پەرلەمانی عێراق تا ئاسێکی باش لەو ڕۆڕاتە پێشەوە. بۆیە کە بەراورد دەکەین لەگەڵ هەرێمی کوردستانە بەتایبەت ینی بەتایبەت تریش
عێراق لە 2023 وڵاتێک داڕوخابوو لەوانەیە ئێستا بوترێت عێراق مؤسساتی دوور و درێژی هەیە مۆزەفی عریقی هەیە کۆنی هەیە لە ساڵانی 20ەکانەوە وڵات لە 21 وڵاتە دام و دەستگای بۆ خۆی دروست کردووەمانە ئەمە دروست ڕاستە هەمووشمان نەزانین بەڵام ئەوش زانین کە لە 2023 عێراقەوە هاتە سەر خاڵی سفر دام و دەستگاکانی تیا چوو بەشێکی زۆر لە کارمەندەکانی مۆزەفەکانی چی ئەوانەی هەموو دوورخرانەوە بەهۆی بەعسیبوونیان بەهۆی ئەوانە دوورخرانەوە لە کار واتە تقریبا توانین وەکو بڵێ وڵاتێکی تازە جارێکی تر دەستی کرد بە کارکردن ئەمانە ئەگەر لەو ڕۆم بەراوردیکە پرسانە ئێمە لە 92 تقریبا تەجروبەیەکی زیاترمان لە عێراقەیە لە ڕووی قرار بوو لە ڕووی کاری مؤسساتیەوەنەوە بەڵێ هۆکارەکەی چیە کە عێراق لەو ڕۆ پێش هەرێمی کوردستان کەوتوتەوە بەشێکی لەوانەیە علاقەی بەوە هەبێت کە مؤسسات لە عێراقدا سەرباری ئەو داڕوخانەی کە دروست بووە بەڵام کەلتورێکی دوور و درێژ هەیە لە عێراقدا کە کەلتوری ڕێزگرتن لە مؤسسات و کارکردن بە مؤسسات هەموو قنابانی کە لە عێراقا ڕوویداوە نەیتوانیوە کاری مؤسسات دام و دەستگاکان مدیریەتەکانی ناو وزارەتەکان بۆ نمونەمانە بە شێوەیەکی وا داڕوخێنێت بەشێکی پێیوەستە بە حزوری بەهێزی کەسایەتی سیاسیەکان نخبەی سیاسی لە عێراقدا لە ناو مؤسسەی بڕیاردان دەکە ئەوش پەرلەمانی عێراقا یعنی بە جیاواز لە کوردستان بە پێچەوانەی کوردستانەوە کە ئێمە بینین کادرەکانی دەستی سێ و دەستی چوار ئەنێڕێت بۆ پەرلەمان ئەوانەی کە لە ناو حزبەکانە لا حەول ولا قووەیان یعنی خاوەنی نفوزین لەناو حزبی خۆیانە خاوەنی بڕیارین لەناو حزبی خۆیانە بڕیار لای مەکتەب سیاسیەکان و لە سەرکردە باڵاکانە لە عێراقدا بڕیار لای پەرلەمانتارەکانە چونکە نخبەی سیاسی سەرۆکی حزبەکان کەسایەتی گرنگەکانی عێراق زۆربیان لەو پەرلەمان ئەمە جۆرێک لە چالاکی و ئەکتیڤی بە پەرلەمانی عێراقەوە داوە لەوەی کە بتواناتر بێت جگە لەوەش ئەتوانم بڵێم کۆمەڵی دەسڵاتی تر هەیە لە عێراقا چالاکترێ لە کوردستانە نەبووە بە حزبی لەوانەیە بەهۆی ململانە حزبیەکەودا بەشکردنەکەی عێراق هێشتا نەتوانرا بێ بەو شێوەی بکرێت سوڵتەی قەزایی ڕاستە سیاست زۆر جا تێکەڵ بە بڕیارەکانی محکەمەی اتحادیوانە بێ بەڵام سوڵتەی قەزایی لە عێراق هێشتا زۆر جیاوازتر لە کوردستاندا هەندێک جار وەکو مؤسسەیەکی حزبی صرف کارەکە داواکاری گشتی لە عێراقا لەوانەیە تا ئاسی دیوانی چاودێری دارایی خۆی لە راپۆرتەکەیەوە باسەکرێت زۆر جیاواز لەگەڵ دیوانی چاودێری دارایی لە کوردستاندا و توانەکانی و قدرەتەکانی بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم لای بەڕێز کاک نەوزاد ئەگەر بین بۆ لای بەڕێزتان سوپاس بۆ ئامادەبوونتان بەر لەوەی کە قسە لەسەرەوە بکەین تا چەندێک توانراوە سیستەمی پەرلەمانی لە عێراق جێبەجێ بکرێەوە تا چەندێک پەرلەمان توانی وتێرەکانی خۆی جێبەجێ وەراوردە بکەین لەوان هەرێمی و بەغداد حەز دەکەم سەبارەت بەو گرژەیەکی ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق ڕوویدا سەرنجی بەڕێزتان بزانین ئایا ئەم گرژەی کە ڕوویدا لە نێوان چەند پەرلەمانتارێکی پارتی و پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسا ئایا ئەمە شەڕێکی نەتەوەیی بوو یاخود شەڕێکی حیزبی بوو ئەوەی کە ڕوویدا يعني سرتك بدم لبارة سكاني كعدنان عثمان أو رابطيك كرا إما بينيمان من باور هناك يعني ناتوان إما براودي نظام برلماني عراق وبرلماني هريم كردستان بكين لبدوي استا تو هريم كردستان برلمان النية يعني اشتى كنبي ناتواني براودي بيبكي برلمانك دتوانين بلين لهريم كردستان هي دائرية كبدس حزب دياري كرا كبارتي ديمقراطي كردستان بعرضي خوي سلوكي ريليجر بعرضي خوي برلمانكي بخر وهذا توانين بلين حكومتي هريم كردستان اشتهراتي بو بدائرية بدس حزب دياري كرا وبعرضي خوي وزير كاري قالب تكردو داري كرد ببي وهيد سريوشين شيء عصاي هذا أما دمانبات وصل أويكا يعني عراق أجرتي يعني شر داعشي هي عراق أجرتي قيراني دارائي هي عراق أجرتي ململاني وناكوتي طائفي نتوي قبيت دايا والله لقوا أوجدا يعني جزء شرعي يسائية همو كاركاني خوي بطير روشيني يسائي بالرودبان بنت يعني عموما بيني مع حفتي رابردو وزيري برجري عراق سرعي أويكا سرپرشتي بروسي آزاد كردني موسني دكت آزاد كردني موصل هم بالنسبة هاوكي مانان هم بالنسبة عراق هم بالنسبة ولاتاني زلكيز بحالتي شي جرينج بو بلان برلماني عراق جوي ندا أويكا يعني أجر متمعنى لو وزير بسين دريتوا تسرو ددا يعني ككسيك جندل بو ككسيك تومت باز كرا وبلغي في نبو بو او تومتانية او بلغاني كدخل تارو لباري جندل يكاني وحق نية يعني بوستي هبين
ئێمە مراعاتی ئەوە نەکەین یعنی لەبەر ئەوەی شەڕمانەیە بە ئەو پڵان کەسە سەرۆکی هەرێر بێ لەبەر ئەوەی شەڕمانەیە ئەو کەسە با وەزیری بەرگری بێ لەبەر ئەوەی شەڕمانەیە با فلانە کەس وەزیری دارایی بێ لەبەر ئەوەی شەڕمانەیە با فلانە کەس وەزیری شارەوانی بێ نازانم وەزیری سەحا بێت ئەم بڕووبیان و هێنانەوە بۆ پەردەپۆشکردنی گەندەڵیە بۆ خۆڵکردن و گەوجاندنی خەڵکە لەبەرەوە من بە قەنەعەتی خۆم یعنی لە پەرلەمانی عێراق زۆر دڵخۆش بووم بەتایبەتی لە هەفتەی ڕابردوو کە بینیم بە ئیرادەی پەرلەمانەکان توانرا متمانە لە وەزیری بەرگری بسەندرێتەوە بەبێ ئەوەی هیچ شار و بشارێک لەلایەنە سیاسەکان لەلایەن کوتلە سیاسەکانەوە هەبێت بەسەر ئیرادەی دەنگدەرەکان خۆشبەختانە ئێستا پەرلەمانی عێراق یعنی بە دۆخێکدا دەڕوات کە یعنی لایەنە سیاسەکان تەنانەت کوتلە سیاسەکانیش ناتوانن کاریگەری بەسەر ئەندە پەرلەمانەکان دروست بکەن يعني أما دوخك يعني زاران دكتورة هرمي كردستان بشويك ديمقراطية بشويك أسموني هيك حق أو أسموني هرمي كردستان لدى خمام بين بغداد فداخلها يعني أما قسيق أو كاتش مرة خمنا قسيق يعني أزموني هرمي كردستاني أولنية هيت ولاتك هيت هرمي شديكا تساوي دكاتوا لبروي يعني أزموني كا يعني ليوا ولا جنقلي أزموني كا بزيافة كارباركاني خويناك أزموني كا دقل ناكوتشي ودقل ململاني ناوخو هيت هنري شديكا لبروي خلق نازاني هنري بزيكدن دزاني هنري توسانوي خلق دزاني هنري توقعني خلق دزاني هنري ريقتل بیوڕای ئازاد دەزانێ هوەری ڕێگرتن لە خۆپیشاندانی ئازادانە دەزانێ هوەری بەڕێوەبردنی خەڵک کە ئەوەی سیاست پێ دەگوترێ هوەری بەڕێوەبردنی خەڵکە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی بۆ پێناسەی سیاست نییە لەبەر ئەوە دەبێ هەرێمی کوردستان ئێستا بە قەنەعەتی من چاو لە حکوومەتی عێراقی بکات چاو لە پەرلەمانی عێراق بکات سەرڕای ئەو کەموکڕیانێک کە حکوومەتی عێراقی هەیەی من ناڵێت حکوومەتی عێراق فریشتەیە ئەوانیش گەندەڵیان تێدایە ڕۆسەکان لێرە و لەوێ بە هەڵاتیان گلەییان هەیە بەڵام حکوومەتی عێراق تا ئێستا بەهۆی ئەو نەوتەی کە دەیفرۆشێ موچەی فەرمانبەرەکانی خۆی دەدا تا ئێستا پەرلەمانی حکوومەت تا ئێستا مەسئولەکان لە عێراق لە ئیرادەی پەرلەمانتارەکان دەترسن لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە یعنی ئەم ئەزمونێکی ئێستا لە عێراقی بێبایەخی نەکەین شارعی هەرێمی کوردستانیش چاواشە نەکەین بەوەی کە ئێمە نەتەوەی کوردین و ئەوان عێراقی بەحسینەوە ئەوان شۆبینینە ئەمە بمانەوە نەمانەوە لە ململانەیەکی سیاسی دیموکراسیدان لەگەڵ عێراق زۆر باشە ئێمە پەرلەمانتارەکان داکۆچی لە مافی خەڵکی کوردستان بکەین چین لە بەغدا پێدا بگرین لەسەرەوەی کە بودجە بێنین پێدا بگرین لەسەرەوەی کە مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکەین لە ڕووی داودەرمان لە ڕووی مستحقاتی فەلاحینی کوردستان جوتیاران کە گەرمەکەیان داوەتە عێراق هەتا ئێستا بەهۆی ئەو ناکۆچیانەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە جوتیارانی کوردستان لێ بێبەشبوونە هەموو ئەوانە حقيقي مشروعة كإما داكوشي لا نتوي خمام كين بلام نين إما لبناوي أويكا فدبوشي كمكريب جندليو يسترو بريكاني هريمي كردستان بكين بمعنى حكومة عراقي يان برلماني عراق ناشرين في شام بدين إما بناي خومان وبهيس كردني أسمونكي خومان لهريمي كردستان لسر حسابي ناشرين في شانداني بغدان بيت زور ما كد وەکو هەرێمی کوردستان بەتایبەتی لە هەرێمی کوردستان 2 ساڵە دەینی و دەبا دەوێ یعنی مێشک و بیر و بۆچوونی خەڵکی کوردستان بە ئاخارێک دەبا کە عێراق فاشلە عێراق بودجەی نییە عێراق پارەی نییە عێراق مفلیسە هەموو ئەوانە دەرکەوت ئێستا چێ مفلیسە هەرێمی کوردستان مفلیسە هەرێمی کوردستان چەندین مانگە ناتوانێت موچەی خەڵک بدا بە چەند مانجێک موچەیەک دەدا یان موچەیەک دەدا ئێستا پێویستە ئێمە بگەڕێنەوە سەر ئەو حاڵەتە عەقلانیە کە ئێمە چ قازانج دەکەین لەوەی کە ئەگەر کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین کە لەگەڵ بەغدا ئەما بوو دەرکەوت تەنها هەرێمی کوردستان و خەڵکی ڕەشوڕۆکی کوردستان تەنها فەرمانبەرانی کوردستان زەرەرمەند بوون یعنی دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێمی کوردستان چ زەرەرمەند بوونە پارەکانی خۆیان چۆن پاراستووە چۆن نردیانە بۆ خارج دەباقەکان هەر وەکو خۆی ماوەتەوە ئەوە تەنها مامۆستا و فەرمانبەر و پارێزەر و کاسبکاری کوردستانە زەرەرمەند بووە لەبەرەوە حەقا خەڵکی کوردستان چیت دەبن نەبێ لەوەی کە هەرێمی کوردستان یان لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئارەزوی خۆی پەیوەندەکانی لەگەڵ بەغدا و فێک بدا و یان چاچی بکاتەوە سەردانی بەڕێز مەسعود بارزانی بۆ تورکیا پێیان گوتو بڕۆ لەگەڵ بەغدا ڕێنگ بکەوە لە هەفتەی ئایندا سەرۆکی حکوومەت یا وەردێکی حکوومەتی هەرێمی کوردستان دێتە بەغدا لەگەڵ بەغدادا دەریشێت
يعني ئەمە بە شێوەکان دەتوانین بڵێن ئەوە جۆرێک لە پاشکەوتنی یان جۆرێک لە دواکەوتنەوەی ئەزمونەکەمانە لە هەرێمی کوردستان. بەڵێ سپاس دەکەین کاک ناوزەت. کاک ناوزەت ببوورە دیارە دەنگێمە باش نایەتە لای جەنابتان. دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزت کاک ناوزەت. سپاس دەکەین. کاک دکتۆر ئەمین بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. دەمانەوێت ڕای بەڕێزش بزانین لەسەر مەسەلەی ئەو جموجۆڵێکی ئێستا لە پەرلەمانی عێراق ڕوودەداوە ئێمەش لە هەرێمی کوردستان پەرلەمانێکی پەکراومانەیە. بەڕێستان دکتۆراکاتن لەسەر هەڵسانیانێک بۆ حکومڕانەتی هەرێمی کوردستانە، ینی ئەم دۆخە چۆن دەخوێنەوە ئێستاوەی کە هەرێم تێداوەش کە عێراق تێدا دەگوزارێت؟ بەڵێ سڵاوتان لێبێ. لە ڕاستیە منەگەر تەماشای تەوەری بەرنامەکە بکەین فراوانە و پرسیاری جەنابی شێت لەوانەیە ئێستا دەرفەت نەبێ بە شێوەیەکی گشتی باسی ئەزمموی هەرێم و بەغدا بکەین، بە تایبەتی هەرێم لە 92ەوە ئەزممونێکی حکومڕانی هەیەەوە لە بەغداش ئەم حکوومەتە تازانەی دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە 2023ەوە ئەزمموی هەیە، بۆیە کارێکی زەحمە دەبێ. بەڵام دەتوانین تەنها ئاماژە بۆ یەک دوو ڕووداوەی کە لەم دوایە بە تایبەتی پرسی لێ هەوڵدان بۆ لێسەرنەوەی متمانە و لێسەرنەوەی متمانە لە وەزیرەکان بکەین، چونکەگەر بۆ نمونە پەرلەمان بێت و هەڵسەنگاندن بۆ پەرلەمان بکەین لە هەر وڵاتێکا بێت لەسەر ئەساسی ئەوەی کایە تا چەند توانێتی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە لە یاسادانان، جۆری یاساکان، ژمارە یاساکان و هەروەها لێپرسینەوە و ئەداکردنی چاودێریکردن بەسەر حکوومەتەوە و مەسەلە داراییەکان و مەسەلە سیادیەکان. و ئەوە تێبینی یەکەم. تێبینی دووەمیش پەیوەندی هەیە بەوەی کە هاوڕام لەگەڵ برای بەڕێز کاک عەدنان عوسمان کە قسەی لەسەرەوە کرد، ئێمە کە باز لە ئەم ئەزمموی عێراق دەکەین کە بەراورد دەکەین بە هەرێمی کوردستان و بە ئیجابی هەڵیە سەنگێنین، معنای ئەوە نییە کە عێراق حکوومەتێکی کارای هەیە و پەرلەمانێکی کارای هەیە، بەڵکو بە پێچەوانەوە عێراق بە پێی پێوەرنێ دەوڵەتەکان یەکێکە لە سەری سەرەوەی وڵاتە شکست خواردوەکانە و لە سەری سەرەوەی قائیمەی وڵاتە گەندەڵەکانە. بۆیە ئەمە پێهەڵدان نییە بە حکوومەتی عێراقی و بە دەوڵەتی عێراقی، بەڵام وەکو بابەتیانە دەبێ بامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکەین. کاتێ باسی ئەم بارودۆخی ئێستا دەکەین بەدەر لە ئەو ڕەهەندانەی کە هەیەی ئایا لێسەن هەوڵدان بۆ لێسەرنەوەی متمانە لە بەڕێز هۆشیار زێباری وەزیری دارایی ئایا دەچێتە خانەی مەبەستی نەتەوەییەوە کە کووردە، ئایا لێسەرنەوەی متمانە لە بەڕێز وەزیری بەرگری دەچێتە خانەی مەزهەبیەوە کاتێک کە سوود نییە، ئایا لێسەرنەوەی متمانە هەوڵدان بۆ لێسەرنەوەی متمانە لە بەڕێز و شیار زێباری دەچێتە خانەیەکی سیاسیەوە بە تایبەتی ئەو کەسەی کە ئەم کەیسەی جۆڵاندووە سەر بە دەوڵەتی یاسای دەوڵەتی یاساش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکۆکی حیزبیان هەیە. ئێمە بەدەر لەو ڕەهەندانێکە هەیەتی لایەنە ئیجابیەکەی ئەوەیە کە بەڕاستی دەبێتە بۆتە سابقەیەکی باش بۆ ئەزمموی بەغدا بە تایبەتی لە ڕووی ئەوەی کە پەرلەمانی عێراق کە ئەنجومەنی نوێنەرانە بە بەراورد بە هەرێمی کوردستان توانی خەتوەیەک بچێتە پێش، ئەویش بەوەی کە متمانەی لە وەزیرێک سندوتەوە لە کاتی جەنگا وەکو بەڕێز کاگنۆزاد باسی کرد، عێراق لە جەنگێکی دژواردایە لەگەڵ ڕێکخراوی داعش و هەروەها وەزیری بەرگری ڕۆڵێکی کارای هەبووە لەو جەنگەیە، لەوانەیە لەو کاتێک کە متمانەی لێوەرگیراوەتەوە لە ناو جەنگا بێ و لە لایەکی تریشەوە هەوڵ دەدا متمانە لە وەزیرێکی تریش بسەنێتەوە نوێنەرایەتی کوتلەیەک یاخود پێکاتەیەک دەکات لە لایەک تریشەوە وەزیرێکی سیادیە کە وەزیری داراییە. بۆیە لە ڕاستیە دەبێت ئەمە بە ئیجابی هەڵسەنگێنین لەم ڕۆ کە پەرلەمان بە ئەرکی خۆی هەستێ و چوار خولی هەرێمی کوردستان من لە تێزی دکتۆراکەشە باسم کردووە کە هەش کابینەی بەخۆیەوە بینیەوە بەڕێز عەدنان عوسمان ئەندامی یەکێک لەو خولانە بووە. تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە تەنانەت متمانە لە یەک وەزیریش بسەنێتەوە و چ جای ئەوەی کە بتوانێ سەحقە لە حکوومەت بکاتەوە. تەنها کارێکە کردی بێتی میوانداری و ئەوانە بووە و هەندێک جاریش بە تایبەتی لە هێما تەنها توانی مەسەلەی متمانە سەندن و ئیستیجواب بوروژێنێ لە دوای ڕووداوەکانی حەفتەی شوبات کە ڕوبەڕووی بەڕێزان وەزیری ناوخۆی ئەو کاتە وەزیری پێشمەرگە و سەرۆکی حکوومەت لە کابینەی حەفتەم بوو. تەنها ئەوانەمان بینی ئێمە کە بکرێ ئاماژەی پێ بدرێ لە ڕووی لێپرسینەوە پرسیارانەی کە کراوە
بەشێکی زۆر لە پرسیارەکان لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی یەکەم و دووەم و سێەم و تەنانەت چوارەمیش وەڵام نەدراونەتەوە یان کە وەڵام دراونەتەوە لە ئاستی قەناعەتی ئەندامانی پەرلەمانە نەبووە بەڵام نەخراوەتە ئەوەی نەگۆڕاوە وەڵامەکان نەگۆڕاوە بۆ ئیستیجواب و پرسیدن بۆ ئەوەی متمانە وەربگیرێتەوە لە بەرپرسە لە کاتێکە هەموو بەرپرسانی حکوومەتی هەرێم باسی گەندەڵی ئەکەن لە سەرەوە بۆ خوارەوە باسی بەهەدەردانی سامانی گشتیەکان و باسی ناشەفافیت دەکەن بەڵام لە ئەرزی واقعا پەرلەمانێکی پەکخراومان هەبووە لە ڕووی لێپرسینەوەەوە و نەیتوانیوە پەرلەمانێک بێت لە هیچ خولێک لە خولەکانی پەرلەمانە بۆ لێپرسینەوە بەداخەوە کە ئێستا پەرلەمانی کوردستان لە جێگەی نەبوونە کە ممارەسەی کارەکانی خۆشی بەڵێ زۆر باشکای تۆر بەرەز دەوتت ئێمە ئەگەر بەراوردێکیش بکەین عێراق یەکێکە لە وڵاتە گەندەڵەکان ینی بەپێی راپۆرتە نێو دەوڵەتەکان ئەگەی بەپێی ئەو پێوەرانە بە هەرێم لەکوێ ئەو وڵاتانەدا ئەگەر مادەم ئێمە ئێستا باز دەکەن کە عێراق لە ڕووی کاری پەرلەمانی و حکوومەتەوە پێشکەوتوترە لە هەرێم ئەی لە راپۆرتە نێو دەوڵەتە هەڵسەنگانێک بە بکرێ ئێمە لەکوێ ئەو هەڵسەنگانەداین هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئەمە با بڵێن لە بەختی هەرێمی کوردستانە کە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیە لەو ڕۆی کە ناچێتە چوارچێوەی هەڵسەنگاندنەکانی ئەو ڕێکخراوە دەوڵەتیانی وەکو بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی یاخود ڕێکخراوی UNDP و هەموو ئەو ڕێکخراوانەی تر چونکە ئێمە هەرێمێکی لە چوارچێوەی دەوڵەتێکە و هەڵسەنگاندنەکان عادەتەن بۆ دەوڵەتی خاوەن سەروەری و ئەندام لە نەتەوە یەکگرتووەکانە کرێ بۆیە عێراق بە شێوەیەکی گشتی مامەڵەی لەگەڵاکرێ هەرچەندە ئێستا هەندێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ نمونە لە دوایین راپۆرتی ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتیدا ئاماژەیەکی کردووە بە هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان لە ناو ئەم دەبارودۆخەی عێراقا لە راپۆرتەکانە بزرە ئەم بزریەش دەتوانین بە خاڵی بۆی ناتوانین ڕێژەی گەندەڵی و ڕێژەی شەفافیت و ڕێژەی شکست خواردنی هەرێمی کوردستان بخینە ئەوەی کە ئایا لەگەڵ عێراقا چۆنە چونکە ئەگەر ژمارەکانی عێراق وەرگرین داتاکان ڕاست دەرناچێت و ئەگەر ناشتوانین ڕەتیکەینەوە بۆیە دەبێ ئەوە دام و دەستگاکان بە جیاواز هەرێمی کوردستان هەڵبستەگێنن چونکە پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری و پارتی سیاسی تایبەت بەخۆی هەیە ئەم حاڵەتە بەو جۆرێ بەڵێ سوپاس دەکەم کاگات ناگر گۆرم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کە کێبەرپرسیارە بە دیاریکراوی کە ئێمە پەرلەمانێکی وەکو عێراقمان نییە یاخود پەرلەمانەکەمان پەکی خراوە من نامێ پەرلەمانەکەی وەکو عێراق بێتکەوەی عێراق من بە نموزەجێکی زۆر باڵای نبینمەوە بە نموزەجێکی زۆر سەرکەوتوی نبینم مقارەمان کرد لە چاو کوردستانم بۆ بینم چکە پێم وایە هێشتا پرۆسی سیاسی لە عێراقدا لە یەکێک لە پرۆسە خراپەکان و ئەسڵ نامێ کوردستان چاو لە بەغدا بکات چۆن قەت هیوا خوازیەوە نین عێراق چاو لە کوردستان بکات لەبەرەوەی عێراق چاو لە کوردستان کە بێتە وێرانەیەکی زۆر گەورە بە هەمان شێوە کوردستانی نابێت چاو لە بەغدا بێت چاو لە وڵاتێکی زۆر پێشکەوتوو بکات کە سیستەم تایدا بەرقەرار بێت لە عێراقدا هێشتا عەقڵەتی تر هەبوو هێشتا محاسەسەی حزبی و هێشتا کۆمەڵێشت بوو هێشتا بیانی وڵاتێکە لە لوتکەی گەندەڵیدایە و پەرلەمان نەیتوانێت ڕۆڵێکی گەورە بینێت لە کەمکردنەوەی بەهەدەردانی پارە لە عێراقدا ڕقابەیەکی تونتر بەسەر حکوومەتەوە ڕاستە چەند هەنگاوێکی کردووە لەو بوارانەوە گەر بەراوردیشکەین لەگەڵ کوردستانە لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بەراوردی ینی مەسافەیەکی زۆری پەرلەمانی کوردستانی جێهێشتووە کۆی کاگنۆزەر باسی کرد ئێمە ئێستا لە کوردستانە بە مەجازی باسی پەرلەمانەکەین یعنی تۆ لە وڵاتێکە خەڵک ڕۆیشتووە بۆ دەنگدان نوێنەری خۆی هەڵبژاردووە سەد نوێنەری خۆی هەڵبژاردووە ئێستا و پەرلەمانە پەکی خەوتەوە پەکی کەوتووە سەرۆکی پەرلەمانەکەی ناتوانێت بڕۆ ممارەسەی کاری خۆی کە پەرلەمانەکە ناتوانێت ممارەسەی کاری خۆی کە خەڵک تێ بۆ دەنگدان و نابدڵنیایە کە تەنها لە وڵاتێکە کە حکمی عسکەری هەبێت وڵاتێکە کە با بڵێن ئەلانی حاڵی تەواوی بکات کە ئەوە لە وڵاتی دیموکراسیە نییە ئەلانی حاڵی تەواوی بەو شێوەیە بکرێت مؤسسات پەکی بخرێت بەڵام لە وڵاتانی جیهانی سێ کە بینیمانە ساڵانێکی دوور و درێژ لە زمانی مەلەکیە لە زمانەکانی تردا لە وڵاتەکانی تردا لە وڵاتە ئەفریقیەکان ئەمانە ئاسیاکان حتمما لە کاتی ئەوها کە انقلابێکە کرێت دیکتاتوری دێتە سەر حکومەوانە پەرلەمان و مؤسسات و دەستور و ئەمانە متعتیل دەکرێت بۆ مەرحەلەیەکی تر بۆ قۆناغێکی تر ئەوەی کە لە کوردستانی شکراوە ئێمە زوو پێمان وتو کودەتایە لەبەرەوەی هەموو معالمی کودەتایەکی تێ پەرخستنی پەرلەمان پەرخستنی شەرعیەت کارنەکردنی پەرلەمان ئەو کە هەموو شەرعەتەکان لە پەرلەمانەوە دێ خۆتەزانی یعنی ئەنجومەنی وەزیران شەرعیت لە پەرلەمان وەرەگرێت مؤسساتەکانی تر شەرعیت و مؤسسەیەکە تەنها یاسا دەرناکات مؤسسەیەکە ڕقابە ئەکات
چاودێری دام و دەستگاکانی حکوومەت و ئەوانەکات ئەم مؤسسەیە کە تۆ پکت خست بە قوی قەهری پکت خست ینی بە هێزی چەکدار پکت خست هەرچۆنی ناوی بنیت يعني جورك انقلابي عسكري جورك لكودتايا بسر شرعيات هرنا كي بدين كودتايا بسر شرعيات بسر سيستم وحكم راني وانا اوي كواي كردوا شوازي بريو بردني امولاتيه شواز عقلتي اداره داني امولاتيه كهشتا تا امساته وقتها والكلام تا امساته وقتها لوازم نبوت لم ساته وقتها خريقه بيستر بيته اوي شويه كمؤسسه حزبيه لكردستان ده بيستر وبقوتره العراق مؤسسه حزبيه هي حضوري هي بەڵام هەموو سەرکردەکانی مؤسسەی حزبی یا زۆربیان لەنێو پەرلەمانی عێراق ملمەلەکان بردوونەوە ناو پەرلەمانی عێراق لە ناو پەرلەمانەوە کارەکەن ناو مەجلیسی نوابەوە کارەکەن و ملمەلەکانە بەنە پێشەوە لە ئێمە لە دەروی پەرلەمان نوێنەرەکانی پەرلەمان وەک باسم کرد بەداخەوە ئەو هێزە کاریگەرانی لەنێو حزبەکانی وقارە لە کوردستانە لە 92 تا ئێستاکە نەتوانراوە و کاریش بۆ نەکراوە کە کەلتوری مؤسسي تشريعي لكردستان بتشسبيرين كالتوري مؤسسي تشريعي واتها البجادن لكاتي خويدا ريز قرتن لبرلمان لبرياركاني برلمان وحضوري برلمان اللي كاي ناهم كاي كان لولاتا كذا اما سيكشكيكي اساسي كاري برلمانيه لكردستان نبو بكالتور كاري لسر نكراوه دواشت يعني تو مفروض ويا هنگاو بروته بيشوا يعني صالانه قد نكراوه بكالتور اما لقناغي كيترو هاتبو انه حزبي بعثمان لبيشوا وانا بو بلان دواتر كاداراتي كي كرتو انا مفروض او برلمان بروته قناغي بالاترو مفروض وابو لدواي كوتاي هاتني شر انا بشكي جرين لسر كردكان يمرنا برلمان بيته شوني طاقه وتوانايكي غورا وحضوري برلماني اللي مؤسساتها بهيسترو بقوه تربيه يما سبيتشوانا كيش يبينين يعني ما قراينا تبو خالي صفر نوتو سي برلماني كردستان لاستاي زور باشترو كاريغرترو بهيستر بو كما يعني نمونيكي دغمن تاريخي ملتان داك تو چندين سال بقريتو بو دو كونكت لاستاكت باشتر بيل دو اما بو قران كاريان للسيستم حكم راني ده برلمان يعني كلتوري برلماني ومؤسساتي وكاري مؤسساتي لكردستان دانيه تا اسا حزبه لانه حزب كان شا قائدي بالايا رابري بالايا او انا متنفذي سركين له حزبه وام عقلتها بريوي هي يعني ام عقلتها نيتواني برلمان نيتواني بيت مؤسسه كتايبه مع عقلتها بيني برلمان نيتواني بيت او شونه شرعيه كشرعيات لمؤسسه كانت ورقته بينه تناو خويا اما بيكله خلال الاساس باش استل كردستان حزب كان بداري كراي مثلا حزبي باوستا برلمان تزور برلمان وبرلمان تاريخي عندك اوي كيساهي او برلمانيه كدستمو بيت يعني هسه كريت لا هاد لسرتاي نوتكان لو انا كان ماني كي دوي نوتكان يا قناغي كم دوي نوت دوب ما بس ندرس كني برلمان تقريبا برلمان كرا تنها مؤسسيه بو شرعيه دان بو تشريع كبرلمان تنها كاري تشريعي نيه برلمان تنها يا صدرناك يعني جوغليك دي تنها بو درشوان دنيا ساكن برلمان يكل ايشكاني مصادقه كردني موازنه وكلا كاركاني چاودێری کردنی حکومەتە مساعلە کردنی حکومەتە متمانەدانە بە حکومەتە متمانەسەندنەوەیە لە حکومەتە من ڕۆڵێکی گەورە و گرنگی پەرلەمانە تەنها یاسادەرکردن نییە لەوانەیە پەرلەمان لە ساڵێکە پێویستی بە دەرکردنی دووسێ یاسا نەبێ بەڵام لە کوردستاندا کۆی مەهامی پەرلەمان لە خۆی لە یاسا بینێتەوە ئەسڵەن یاساکانی بەشێکی زۆریشی جێبەجێ نەکراوە پەرلەمان و پەرلەمانتارانی ئەسڵەن قەت لە مەشغەڵەتیان نەبوو بۆشی یاسایە کە دەرەکەم شون حرمتي ناجري شون ريزي ناجري شون تجميد شون خليت سر رفوه لوزاره كانوا لانجمني وزيران وحكومه كاري لسرناك قد او مشغلتي تنها مشغلتك وبوك يا صادرك بو بكارخانه بو دركردني ياسا اما كلتوري كاري برلمان بو برلماني كي دستموي بإرادة ضعيفة يعني اشتيك ناوي مؤسسيك بناوي برلمان بلام مؤسسيك فعلي نبيت اگر ناوكي هرشي بيت بلام كاريغريكي فعليها بي لسر وداوا كان ولا ويشو هم مؤسسات شرعيه ولا اتاي بري برلمان هيئه ولا هيئه كان يتر هيئه بتشوف ولا لبال مؤسسه مكتبي سياسي توصير كاسم مكتبي سياسي حزب كان بطل نهائي وكان قناغي لسروي برلماني كردستان اول وصلاني كي درو ديجا كان قناغي انجمني وزيران بالاتر لبرلمان سروكايتي هريمي كردستان بالاتر لبرلمان لكردستان ده اما يعني واي كردوكا برلماني كردستان تويمرين لمداري زور تيجي بسيارة كم دوخي كيسي برلمانتي ده و يا برلماني سالك كيسة جاي معلومة بارتي ديمقراطي كردستان بس بارتي بسيارة نعم اويك استا اويك بس اوكن بقسني برلمان وهلوشان وكاري برلماني وافليج كردي سيستم حكمراني ولا برنامج جناب شو بس ما كردو كبرلمان بلام نعم قسم لسروي كسيستم حكمراني نعم حزب كانت البي انكم سيستم حكمراني لكردستان كالتوري سياسي لكردستان كالتوري كي لاوازا يبقى ما انتواني كاري مؤسسات وكاري
ڕێزگرتن لە پەرلەمان و موقعیت و مەکاتی پەرلەمان بکەن بە کەلتورێک کە هەمووی ڕێزی لێ بگرێت و پابند بین پێوە کەسێک جورئەتی ئەوە نکات ڕێگا لە پەرلەمانتارێک بگرێت چ جای سەرۆکی پەرلەمان. باشە پێ دوای ئەگەر ئەو دەسەڵاتە نەبێت لە بەغداش پەرلەمان پەک دەخرا برە ئەگەر ئەو دەسەڵاتیان هەبووە کە لە هەرێمێت لە بەغداش پەرلەمانی خوا ڕەحمی کردەوە لە بەغدا ئەو دەسەڵات و قدرەتیان نییە خۆ ئەو دەسەڵات و قدرەتی هەنە بۆ لە بەغدا چیان کردووە بۆ خەڵکی عێراق چیان کردو بۆ خەڵکی کوردستانیش بە دڵنیاییەوە هەمان ئەو ئینیانە کردووە پەرلەمانیان نەکرد بە هەیەیەکی بچووکی دەستکەڵایەکی خۆیان بۆ کارەکانی خۆیان چونکە ئەو نموزەجی لە کوردستانە هەیە ئێستاکە لە ئێستا لە هەموو ئەم گۆی کوڕە ئەرزیە نموزەجێکی تر لە شێوازی دەسەڵاتدارەتی لە کوردستانە لەوانەیە شەبیهێکی کەمی لە لوبنانە مابێت لە هیچ کون و قژبنێکی ئەم جیانەدا شەبیهێکی تر بۆ ئەم سیستەمی حکومڕانیە سەقەتە ئیفلیجە بێکەڵکە لە شوێنێکی تران نییە ئەمە نەزۆکترین سیستەمەکە لە بەشەرێت ئبداعی کردبێت. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین دواتە دەگەڕینەوە لاتان زۆر مەساڵ. دووبارە سڵاوتان دەبێت بەڕێزان کاک نەوزاد ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان پێشتر لە قسەکانتان باستان لەوە کرد کە پەرلەمان و حکومەت دایرێکن بەدەست پارتی دموکراتی کوردستانەوە ئەو بۆ چونەی بەڕێز لە چیەوە سەرچاوی کردووە کە ئێمە پەرلەمان و حکومەت دایرەی حیزبێک بن یاخوب بڵێن فەرمانگەی حیزبێک بن. سیاسی لەگەڵ خۆ ئەوە بێت کە چۆن حکومڕانیەکی باشتر لەوەی بەرامبەر ئەنجام بگەێنی بەمانەیەکی جوابەت دەتوانین بڵێم ئێمە دەبێت ململانەکانمان لەسەر ئەوە بێت کە نمونەیەکی جوانتر پیشانی میلەتەکەت بدەیت بۆ ئەوەی بتوانی متمانەی خەڵکی زیاتر بۆ لای خۆت ڕاکێشی بەڵام بەداخەوە ململانەکان لە هەرێمی کوردستان تەماشاکە ململانەی سیاسی دەبێتە لای ئەوەی کە قوتی خەڵک دەستی بەسەردا بچێتێ ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێتە لای ئەوەی کە دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکرێن و دەستیان بەسەردا بچێن و بێبایاغ بکرێن ململانەی سیاسەکان لە هەرێمی کوردستان دەبنە لای ئەوەی زیاتر پارەی خەڵک زیاتر داهاتی خەڵک گیرفانی بەدەستەوەەکانی هەرێمی کوردستانەوە یعنی قسەکەی ئێرە ئەوەیە کە ئێمە نازانین زۆرێک لە ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان بەو مانایەی کە دیموکراتیک پێمان دەڵێ ممارەسە بکەن کە دوازار ئەو ململانەی سیاسیانە لە نێوان گروپە سیاسەکان لە نێوان لایەنە سیاسەکان لە نێوان حزبە سیاسەکان لە نێوان شەریحەکانی کۆمەلگا بە ئاقارێکدا بڕوە کە دوازار هاوڵاتی کوردستان و خەڵکی کوردستان تێدا سوودمەند ببن بەڵام تەماشا دەکەین ململانەکانی ئێمە دەبنە مایە ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتی دروست بێ مەترسی لەسەر ئەوە دروست بێ کە
ئیدارەوەی دروست ببێتەوە مەترسی لەسەر ئەوە دروست بێت کە ئێمە نتوانێت مامۆستایەک نتوانێت یعنی بە شێوەیەکی سەربەرزانە ماڵ منداڵەکەی خۆی بەخێر بکات بە شێوەیەکی سەربەرزانە دکتۆرێک پارێزەرێک هەر یعنی توێژێکی ئەو کۆمەلگای کوردستانە بتوانێت بە شێوەیەکی سەربەرزانە یعنی ژیانی خۆی ڕای بکاتن لەبەرەوە یعنی ئێمە یعنی خەڵکی کوردستان ڕقی لەو زۆرە لە ململانێت سیاسیە کە لارێنی کوردستان هەیە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیانی دەکات بە جیوەسلجەکەی ئەگەر ناخۆ ململانێت سیاسی لە هەموو وڵاتێکی ئەوروپی لە هەموو وڵاتە عەرەبیەکان لە هەموو ناوچەکە بوونی هەیە ینی من پێم وایە ئەو کۆمەلگایکی بووە کە ململانێت سیاسی تێدا بێ وەلایەنە سیاسەکان دایم لە ناکۆچی لە بیرۆڕای جیاواز دابن ڕامکێشەکە ئەوەیە ئێمە کورد بەداخەوە یعنی نازانین ململانێت سیاسی بکەین ئێمە لە بچووکترین خاڵ کە ئەگەر لەگەڵ بەرامبەرەکەت نبێت بەرامبەرەکەت ئامادەیە لە ساتەوەختێکدا یعنی بڕیاری کوشتی تۆ بدا بڕیاری ئەوە بدا کە تۆ مافی ئەوە نەبی هەناسە بدەیت لەو پرۆسە سیاسیەدا وەکو ئەوەی کە بینیمان لە بەرامبەر یەکتر لە هەرێمی کوردستان کرا لەبەرەوە ئێمە ڕێزمێ بۆ کاک عەدنان برای بەڕێزمانە یعنی کەسێکی بە ئاگاوە کەسێکی ئەکتیڤ لەناو سیاسەت و لەناو پەرلەمان لە خولی پێشودا من کە دەڵێم یعنی لە بەغدا چاودێریکردنی دەسەڵاتەکان هەیە لە بەغدا بەرپرسەکان لە هەیبەت و هەیمەنە و لە ئیرادەی پەرلەماندا دەپرسێن بۆ معنایە نییە کە وەزی عێراق باشە عێراق کەدەڵی تێدانیان عێراق نمونەیەکی باشە ئێمە بەراوردەکەمان لەگەڵ دۆخێک بوو لەگەڵ هەرێمی کوردستان ئەگەرنا بێگومان یعنی ئێمە نابێت چاوی عێراق بکەین عێراقێک کە یعنی بەندەڵی تێدا عێراقێک کە باری ئەمنی تەواویە عێراقێک کە هەتا ئێستاش کاک نەوزەر وەڵامدەرەوەی ڕاستەقینەی داخوازەکانی خەڵکی عێراق زۆر باش کاک نەوزەر ئەگەر گوێ لە ئێمە وێ سەبار بوو کە بەڕێزت بتێت حکوومەت و پەرلەمان فەرمانگەیەکن بەرەست پارتی دموکراتی کوردستانەوە ئەو بۆچوونەی بەرەز لە چیەوە سەرچاوی گرتووەکەمە لە ئەو دوو دامەزرایە فەرمانگەی حیزبی بن نەما لە پرۆسی سیاسی عێراق بۆچی ئەو نایەکڕێژەی هەرێمی کوردستان خەریکە وردە وردە کاریگەری دروست دەکات لەسەر یەکدەنجیمان لە بەغدا هەموو ئەو پرسیارانە جەوهەرین ڕۆژ بە ڕۆژ تێگەی کورد لە بەغدا لاواز دەبێت ڕۆژ بە ڕۆژ ئێمە بایەخمان هەیبەتمان هەیمەنەمان لە بەغدا کەم دەبێتەوە چێ بەرپرسیارە لەوەی کە ئێمە یعنی نتوانین لە ناپۆسی سیاسی عێراقدا لە پێناو پەیوەندیەکانی خەڵکی کوردستان ئیش بکەین دەبێت ئەو پەیوەندیانە ڕێک بخرێتەوە دەبێت شاعیری کورد لە بەڵێ کاک نەوزەر بەڵێ ئەگەر گوێ ئێمە بێت بە کورتیش وەڵامان دەیت و سوپاس دەکەین سەبار بۆی کە بەرز پێشتر ئاماژەت بۆ کرد کە حکوومەت و پەرلەمان دایرەیەکن بەرز پارتی دموکراتی کوردستانەوە ئەو بۆچوونەی بەرز لە چیەوە سەرچاوی گرتووە ساوەگت کە ئێمە گوتمان یعنی لەبەرەوەیە کە یعنی یادەیەک لە هەرێمی کوردستان نەماوە و ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان بە منەمازانستەکەی بە مەنتقەکەی خۆی پەیڕەو ناکرێت پیادە ناکرێتن تۆ یعنی دەبێت تەعامل لەگەڵ ئەمری واقع بکەیت هێزێک هەیە لە کوردستان پارتی دموکراتی کوردستانە ڕەنگە یعنی تۆ لە زۆربەی زۆری دۆخەکان ململانەکان دەبێ مڕاعاتی بکەیت نەبێ بەرەوەی مڕاعاتی بکەی ئەو لەسەر حەقە دەبێ مڕاعاتی بکەی لەبەر ئەوەی ڕەنگە ئەو لە کاتی دروستبوونی گرژەکان ناکۆچەکان دەست بۆ هەموو شتەکان ببا دەبێ حەزەرکەی یعنی دۆخەکە ئەوەیە تۆ لە بەردەم یعنی حاڵەتێکی اختیاری نی بڵێ من ئەم چەند ڕێگایەکەم لەبەردەستە یعنی لەبەردەم چەند ڕێگایەکی قورس دای دەبێ باشترینیان هەڵبژێری باشترینیان بە قەنەعەتی من ئەو جۆرە لە سیاسەکە بووە کە بتوانین وردە وردە قەنەعەت بە یەکتر بەلایەنە سیاسەکان بێنین کە سەردەمی کۆنتڕۆڵکردنی سەردەمی سەوسانەوەی خەڵک بەسەر چووە ئێمە بینیمان سەدام حوسێن دوای ئەو هەموو ساڵە لە حکومڕانی چی بەسەر هات منداڵەکان وتیان بەسەر هات لە هەموو خاچی عێراق بستێک عەرز بەدەستەوە نەما بوو کە خۆ تێدا بشارێتەوە حسنی مبارەکمان بینی هەموومان بینی خۆتارەنووسی ئەو سەرکردایەتی سیاسی کە دەیەوێتن لە هەرێمی کوردستان تاوان بکات دەیەوێتن قوتی خەڵک ببا دەیەوێت سەوسانەوە بکات خۆ لەوانە باشتر نابێت ئەگە بەردەوام بێ لەسەری لەبەرەوە قسەکە ئەوەیە ئێمە یعنی نمونەی زۆر باشمان لە بەرچاوە کە بتوانین سوودی لەوەربگرین من بە بڕوای من ئەوەیە کە ئێمە یەکەم بگەڕێنەوە دۆخی دیموکراسی و باوەڕ و قەنەعەت بە توانای یەکتر بێنین و بە تایبەتی لەم قۆناغەی کە ئێستا هەرێمی کوردستان تێدا دەپەڕێت یعنی ئەمە پێویستیمان بەوەیە کە مارەسەی دیموکراسی بکەین و دیموکراسی شۆڕکەینەوە بۆ ناو هەموو کایەکانی و هەموو دامودەستگاکانی هەرێمی کوردستان و بتوانین دیموکراسی پەڕێکەین لە ململانەکانی بینی خۆمان من هیچ کاتێک لەگەڵ ئەوە نیم کە ململانەکانمان ڕابگرین
هیچ کاتێک لەگەڵ ئەوە نیم کە ئێمە جیاوازی لە نێوانمان نەمێنێ جیاوازەکانمان بمێنێ و ململانێش بکەن بەڵام ململانەکانمان لەسەر بنامای زیاتر خزمەتکردنی لەسەر بنەمای پاراستی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بێ تۆ ناکرێت لەبەر ئەوەی من لەگەڵت نیم یەکسەر پەنا بێتە بەر ڕاگرتنی قوتی خەڵک ناکرێتەوە لەبەرەوەی لەگەری نیم پەنا بێتە بەر ڕاگرتنی مؤسساتی شەرعی لارێمی کوردستان ناکرێت لەبەرەوەی پەنا بێتە بەر ئەوەی حڕەشەیەکی جدی لەسەر ژیانی خەڵک بکرێت. بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس دەکەین دواتر ئەگەر دەرفەتە بوو دەگەڕێنەوە لای بەڕێستان کاک دکتۆر ئەمین ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان ئێمە باسمانەوە کرد کە لە پەرلەمان سەرڕایەوە کە تێبینیە بوو لەسەر ئەوەی کە پەرلەمانی عێراق لە ئاسی وڵاتانی پێشکەوت زۆر چالاک نییە بەڵام بەراورد بە هەرێم چالاکن ئەگەر قسە لەسەر حکومەت بکەین نمونەی حکومەت و حکومەتی عێراقی لەو ڕۆوە چۆنەڵە سەنگێنرێ ئایا ئەوان لەو ڕۆژەوە لە ڕووی پێدانی موچە لە ڕووی مەسەلەی یاسای بودجە لە هەرێمی کوردستان پێشکەوتوترن؟ بەڵێ کاک حەکیم وەڵای ئەگەر دەرفەتم هەبێ یعنی بۆ چوونێک لەسەر قسەکانی کاک نەوزات بخەمە ڕوو ئەو کاتە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەمەوە بەڕێزیان باسی بۆ لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان و پێگەی کورد لە بەغدا بەرەو لاوازبوونە چێ من هاوڕام لەگەڵ بەڕێزیان لەبەر ئەوەی کە ئێمە لە پێش بە پرۆسەی با بڵێن ڕوخانی ڕژێمی بەعەز لە 2023 هەرێمی کوردستان پێگەی ئۆپۆزیسیۆنی عێراقی بوو و کۆکەرەوەی لایەنەکان بوو پاشان لە ڕوخانە ڕۆڵێکی کارای بینی لە نووسینەوەی دەستورە بەڵام وردە وردە ئەو کێرڤا بەرەو خوارەوە ڕۆی تاگەیشتە ئەوەی لە کابینەی کۆتا کابینەی حکوومەتی عێراقیە لە ئەوەی کە عەبادی سەرۆکایەتیەکە کورد بە لاوازترین شێواز بەشداری کرد بەڵام کاک نەوزات پرسیاری ئەوەی کرد کە چێ بەرپرسە لەمە لە ڕاستیە هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەرپرسن بە تایبەتی ئەو لایەنانەی کە پێگە و سنگ و قورساییان لە ناو حکوومەت و لە ناو دام و دەستگاکانە هەبووە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە حیزبەکەی بەڕێزیشانەوە کە نوێنەرایەتیەکە و بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان و زوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی هەموو لایەنە سیاسیەکان بەڵام هەرێکە و بە ئاست و پێگەی خۆی لە حکوومەت و لە دام و دەستگاکانە بۆیە حەزم کرد و ڕوونکردنەوەی باس بکەم سەبارەت بەوەی کە جیاوازی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش لە بەغدا لە ڕاستیە ئەتوانین ئەگەر ئاماژە بەلایەنی دارایی بکەین دەبینین حکوومەتی عێراقیش بە هەمان دۆخی دابەزینی نرخی با بڵێن نەود لە بازارەکانی جیانە تێپەڕێ کە چووکە داهاتی سەرەکی عێراقیش وەکو هەرێمی کوردستان پشت بە فرۆشتنی نەوتە بەستێ بەڵام تا ئێستا پەنای نەبردوتە بەر پاشەکەوتکردنی موچە بەو شێوازە زۆری کە لە هەرێمی کوردستان هەیە و تا ڕادەیەک سێکتەرەکانی بواری خزمەتگوزاری بە شێوەیەکی ئەڕوا بە شێوێک لە شێوەکان باشتر لە هەرێمی کوردستان و ئەویش لە جەنگێکی با بڵێن قورسایە کە تەکالیفێکی حربی زۆری هەیە بەڵام دەڕاستیە من پێم خۆشە ئاماژە بۆ بکەم کە ئێمە ئیسە کێشەکەمان لەسەر ئەوە نیە ئایا ئەم بەراوردە بۆ ئێستا چۆنە و چۆن نییە گرنگ ئەوەیە ئێمە بزانین کە ئێستا پێگەی هەرێمی کوردستان پێگەی کورد لە عێراقا زۆر لاوازە و ئەم ئاماژانەی کە ئێمە دەیبینین و لە داهاتووشە ئاماژەی ترە بینین پێمان دەڵێ کە دەبێ لایەنە سیاسیانی کوردستان و بە تایبەتی ئەو هێزە سەرەکیانەی هەرێمی کوردستان بڕیار بدەن دروشمەکان واز لێبێنن دەوڵەتی کوردی و ڕیفراندۆم و سربەخۆیی کە هەموو پارتە سیاسیەکان منافەسە یەک دەکەن لەو دروشمانەیە یان بەڕاستی ئەوە جێبەجێ بکەن لە ئەرزی واقعاوە واز لە بەغدا بێنن و هەرێمی کوردستان بەهێز و تۆکمە بکەن بەرەو دەوڵەتی سربەخۆ یانەوە تا بەهێزەوە بگەڕێنەوە بەغدا و شەڕ لەسەر ئەو پۆستانە نەکە یعنی ئەگەر ڕوونتر بڵێم کاتێک حکوومەتی عێراقی ئیعلان کرا هیچ یەکێک لە مەرجەکانی کورد و هیچ یەکێک لە داواکاریەکانی کوردی جێبەجێ نەکرد بەڵام لایەنە سیاسیەکان لە گردی زەرگەتە بڕیاریاندا بەشداری بکەن پێشەوەی ئەمان بەیاننامەکە بخوێنەوە حکوومەتی عێراقی ڕاگەیەندا و دواتریش ئەو هەڵەیەتری بە دوایە هات بۆ نمونە ئەم پۆستێکی ئێستا کێشەی لەسەر وەزارەتی دارایی کورد ئەسڵان نەدەبوایە ئەو پۆستە وەربگرێت کاتێکی ژوەری گرت نەدەبوایە بیداتە بە ڕێز و شارزێباری چونکە لە بوارێکا سەرکەوتو بوونێ بە مەرز نییە لە بوارێکی ترا سەرکەوتو بێ دوای ئەوەی کە پێیدا ئەو پۆستا دەبوایە کاتێک عەبادی لە ژێر فشاری سەدر و تەیاری سەدری و
خۆپشاندەرانە داوای لابردنی وەزیرەکانی کرد پێداگیری نەکردایە لایەنە کوردستانەکان لەسەر بەڕێز و شارجێباری بۆ پاشتریش کاتێک بوو بە وەزیری دارایی بۆ خۆی لێدوانی دا کە ئەگەر بودجەی هەرێمی کوردستان بەغدانیدا ئەوە لە پۆستەکەی نامێنێتەوە بەڵام ئەو کاتە دەبواە یان خۆی یان لایەنە سیاسیەکەی یان لیستە کوردستانیەکان متمانیان با بڵێن ئەو بەڵێنیان پێ جێبەجێ بکردیان لە ئاخر شیشە ئێستا لە ڕاستیە ئێمە دەبێ ئەوە بزانین کە هۆشیار جێباری بە ڕێزیان نوێنەرایەتی هەموو کورد ناکە لە بەغدابا کێشەکان بە جۆرێک گەورە نەکرێت کە ئەمە ئیستیهدافکردنی کووردە ئەگەر ئیستیهدافکردنی کووردە سونەکانیش پێیان وایە وەزیری بەرگری ئیستیهدافکردنی سونەیە با بڕیارێکی یەکلاکەرەوە بنەوە بە بەڵگە بیسەلمێنن ئەگەر واژ نییە لەگەڵ ڕێزماکە و عیبارەتە بەکارێنن با ئەندام پەرلەمانەکانی کوردیش ئازابن بتوانن فایلی گەندەڵی لەسەر وەزیرەکانی شیعە دەست بخەن و بیخەنە پەرلەمانەوە ئەگەر متمانیان لێوەرنەگیرایە دەتوانین ئەوە بسەلمێنین کە بەڵێ ئەمە ئیستیهدافکردنی کووردە. سپاس دەکەم کاگاتان کاتێکی زۆر کەم مامەوە دەمێت زۆر بە کورتی ڕای بەڕێزش بزانم سەباربووی کە کاگدکتۆر باسی کە سەباربووی کە ئەوەی کە ئێستا بەرامبەر وەزیری دارایی دەکرێت شتێکی نەتەوەی شەڕێکی نەتەوەیە و لە بەسەر کورتبوون وای دەکرێت وڵادا بە کورتی طبعاً زۆر پشتگیری لە قسەی هەردوو بەڕێز کاکە دکتۆر ئەمین و کاک نەوزاد دەکەن قسەکانیان زۆر بە نرخ و زۆر زانیاری گرنگی تێدا بوو ئەوەی تر دکتۆر ئەمین زۆر جوان باسی ئەوەی کرد لە ڕاستە ئێستا لەوانەیە پرسیارێک ڕوبەڕووی نوێنەرانی کورد لە بەغدا بکەینەوە ئەوەیە کە مەفروض وایە بە دەر لەو مسائلەیەکە ئێستا کراوە کوردەکان متمانە لە کاکوشیار وەربگرن لەبەرەوەی نەیتوانی ئەو بەڵێنەی کە دابووی کە کاک ئەمین باسی کرد ئەو بەڵێنەی کە دابووی کە کێشەی دارایی نێوان هەریم و بەغدا چارەسەر بکات و 70% بگەڕێنێتەوە موشەی فەرمانبەران لە کوردستانە بگەڕێنێتەوە نەیتوانی بیباتە سەر مەفروض وایە کوردەکان لە پێش هەموو لایەنەکانی ترۆ ئێستا بڕیار لەسەرەوە بدەن لەبەرەوەی ئەمە وە دواتر کەسی گەندەڵ بەدیالەوەی کە سیامی کاکوشیار و نە کەسێکی تر ناکەین ئەو تحقیق توانێت بکرێت و دۆکومنتەکان توانن بڕیار بدەن بەڵام کەسی گەندەڵ نەنەتەوەی هەیە نەمەزهبی هەیە نە ئاینی هەیە و هەر کەسێکیش پشتگیری ئەو کەسە بکات لە ڕاستیدا هەر لەو بەرەیە لە بەرەی کەس گەندەڵکارەکەیە جا مستەفیدە تیایدا یا هەر شتێکی تر ئەم مەسەلە پرسە نەپرسێکی مەزهبیە نەپرسێکی دینیە نەپرسێکی نەتەوەیە محاسبەکردنی گەندەڵ و گەندەڵکارانە بۆ دەبێت لە چوارچەوەی محاسبەکردنی گەندەڵ و گەندەڵکارانە ئەگەر موقعی کوردوانە بێت سبینێ کاکوشیار لادرێت کەسێکی تر لە شوی دارە بە گەری حسەی کورد لە حکومەتی عێراق با زۆر بە کورتینی خولەک سەبارەت بە ئاڵگۆڕی دەسەڵات لە نێوان هەرێم و بەغداد لەو ڕۆژەوە بەراوردەکە چۆنە ئاڵگۆڕی دەسەڵات و ئێستا لە کوردستان چەند کەس کوردستان بەرەوە دەبات لە بەغداد چەند کەس ئەمریکا لە خاڵەکانە کە ئەسڵ قابلی بەراوردکردن نیە عێراق سەرباری هەموو ئەو کێشانە شەڕی تیرۆر و نازام چی وانە لە عێراقدا هەڵبژاردن کراوە بۆ پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا چەند سەرۆک وەزیرانە تا ئێساکە بە شێوەیەکی ڕێکوپێکین کراوە و ڕئیسی وزرا ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان هەندێکی ئەبێتە سەرۆکی لۆژنا هەندێکی ئەبێتە ئەندامی پەرلەمان ئەوانە ئەمە لەگەڵ کوردستان لە ڕاستیدا قابلی بەراوردکردن نیە کە هەموو ئاڵگۆڕی دەسەڵاتەکە زۆر بە کورتی بەڵێ ئاڵگۆڕی دەسەڵات لە کوردستان هەموو تعتیل کراوە شتێک نێ ناوی ئاڵگۆڕی دەسەڵات بێت لە کوردستاندا لە عێراق چەند کەس عێراق بەرەوە دەبن لە کوردستان زۆر بە کورتی وڵی پرسیارە پەلە پرۆزێ بەڵام عێراق لەو ڕۆوە لە ڕاستیدا نموزەجێکی زۆر باڵاترە لە کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکانمان هەرێک لە بەڕێزان کاک عەدنان عوسمان ئەندامی پێش و پەرلەمانی کوردستان سەودەی سەرکی هەروە کاک نەوزەد ڕەسوڵ ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدادەوە هەروە دکتۆر ئەمین فەرەج مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سەلاحەدین سوپاسی بۆ بینەرانی بەڕێز سوپاتان.